ڕێز کاروان جەلال بەڕێوەبەری گشتی داتا سنتەر لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان میوانمانە سەبارەت بە چارەسەرکردنی کێشە و گرفتەکان کاکەڕان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان دوێنێ کۆبووە لە کۆبوونەوەی خۆیدا بە سەرپەرشتی سەرۆک بارزانی باسییانەوە کرد کە جەختیان کردەوە ئەبێت کێشە و کەموکوڕیەکانی هەڵبژاردن چارەسەر بکرێت ئەو کێشە و کەموکوڕیانە چی بوون کە لە پرۆسی هەڵبژاردنی ئەم جارە هەبووە. زۆر سوپاس لەو میوانداریتان. ئەگەر بێت و بە شێوەیەکی گشتی سەیری پرۆسەکە بکەی و هەڵسانگاندنی لە بۆ بکەی دەبینی کۆمسیۆنی عێراقی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق توانی لە میانەی ماوەیەکی کەمدا ئامادەکاریەکان تەواو بکات و پێداویستەکانی هەڵبژاردن فراهەم کات و هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە باتن چ دەنگدانی تایبەت کە لە 18 مانگ بوو هەروەها دەنگدانی گشتی کە لە 20 مانگ بوو. بەڵام لەگەڵ ئەوەژە پرۆسەکە بێکەم و کوڕی نەبوو. ئەگەر بێ تەماشای ئەو ئالەنگاریانە بکەیەوە کە کۆمسیۆن دووچاری بوو یەکێک لەوانە بابەتی بەسەرچوونی وادەکەی بوو چونکە ماوەیەک بەر لە دیارکردنی تاریخی بابڵێن ماوەی 20 مانگ کاتێشتکە دیاریکرا بوو بەڵام ژمارەیەک لە حەزبەکان ناڕازی بوون لەسەرەوەی کە دادگای ئیتیحادی ژمارەیەک بڕیاری سەپاند بەهۆیەوە وادەی هەڵبژاردن دواخرا لە بۆ 20 مانگ کە لەو مانگەدا بەڕێوە چوو. ئەوانەش وای کرد کە کۆمسیۆن کارەکانی خۆی ڕابگریتن چونکە لە هەندێک بابەتی دیکە سکاڵا هەبوو و یەکلا نەکرابەوە دادگای ئیتیحاد یەکلای نەکردبوونەوە سکاڵاکان کۆمسیۆن ناچار بوو کارەکانی خۆی ڕابگریتن ئەوەش بێگومان کاریگەری دەبێتن لەسەر و ئامادەکاریانەی کە کۆمسیۆن دەیکاتن لە بۆ پرۆسەیەکی وا گەورە و گرنگ. ئەوەی کە بەدی دەکرێتن لە هەڵبژاردنەکان چەند گرفتێک بوون سەرەکی ترینیان بابەتی نەخوێندنەوەی پەنجەمۆری دەنگدەران بوو کە دەبوو کۆمسیۆن چارەسەری بکردوایە چونکە ئەو گرفتە جگە لە هەرێمی کوردستان تەواوی پارێزگاکانی دیکەی عێراقیشی گرتەوە ملیۆنێک زیاتر دەنگدەر کە دەنگدەری شیاون پەنجەمۆرەکانیان نەماوە. بەڵگەشتە بۆ ئەو بابەتە ئەگەر سەیری تەلگرام بکەی و ئەکاونتی کۆمسیۆنی باڵا بکەی دەبینین راپۆرتە چەندانایە ئاماژە بەوەی دەکاتن چەند کەس نەیتوانیە دەنگ بدات و پەنجەمۆرەکانیان نەیخێنیتەوە. باشە چۆن مافیەوانە گەڕێنەوە ئەوانش مافی خۆیانە ئەوانە مافەکەیان تازە هەڵبژاردن ناگەڕێتەوە کاتەکەی لە بۆی مافەکەیان پێدەنەوە بەڵام کەم و کوڕێکە لە کۆمسیۆن بووە بەڵام بە شێوەیەکی گشتی کۆمسیۆن هەڵبژاردنێکی سەرکەوتوی ئەنجامدا مای دەستخۆشیە لەگەڵ ئەوەشدا ئەو کەم و کوڕانەی کە باز دەکرێتن مانای ئەوەی نییە کە لە ئەهەمیەتی هەڵبژاردنەکە کەم بکرێتەوە بەڵکو لە بەوەیە کۆمسیۆن بتوانێتن لە ئایندەدا لە بۆ هەڵبژاردنەکانی ئایدا سوود لەو تێبینیانە وەربگرێتی و چارەسەریان بکاتن. ئەو لایەکی دیکە بابەتێکی گرنگ هەیە هەر هەڵبژاردنەک کە دەکرێتن چ ئێمامانان پێشەوەی کە کۆمسیۆن ماوەی بەسەر بچی یا کۆمسیۆنی عێراقی پاش هەڵبژاردنەکان قۆناغێکی گرنگ دێتن ئەویش باڵێن بە زمانی عەرەبی دروست مستەخلەسە کەواتە ینی ئەو وانانەی کە لە میانەی هەڵبژاردنەکە وەرگیراون سوودی لە وەربگیرێتن کۆڕ و کۆبوونەوەی تێروتەسەی لە بۆ دەکرێتن خەڵکی تایبەتمەند لە بۆ دێتن لیزان و لیژنەکانی خۆیان کۆمسیۆن ئەوانەی کە سەرپەرشتی هەر یەکە لە سێکتەرەکان دەکەن بەژاری تێدا دەکەن تێیدا یەکەیەکە ئەو خاڵانە گفتوگۆ دەکەن و ئالیەت و چارەسەری گونجاوی لە بۆ دەبینەوە. زۆر باشە ئەو هێزانی کە کورسیان هێناوە ئەو لایەنانەی کە کورسیان هێناوە ئەکشێنەوە کورسیەکانیان ناوێ ناشتە پەرلەمان ئەو کورسیانە چۆن دابەشەکرێ بەسەر لایەنەکانە بەجێرەی یاسا چونکە ئێمە یاسایەکمان هەیە یاسای ژمارەیەکی ساڵی 92 تێیدا ئاماژە پێکراوە کە بەرکەوتی حەزبەکان بە چ شێوەیەک دەبێت لە کاتی هەڵبژاردن وە گۆڕینەوەی دەنگەکان لە بۆ کورسی ئالیەتەکەی بە چ شێوەیەکە ئەوەی بینیمان و لە کەناڵەکانی ڕاگەیاندن باسکرا بەرکەوتی حەزبەکان و نرخی کورسی و ئەو شتانە هەمووی تێپەڕی و تەواو بوو هەر حەزبە و ژمارەیە کورسی بە بەرکەتیە ئەگەر یەکێک لە حەزبەکان بەشداری کۆبوونەوەی پەرلەمانی نەکرد یاخود کاندی دەچی چونکە کورسی یەکەم جار پاشەوەی کە ئەنجامەکان بە شێوەیەکی کۆتایی بە فەرمی کۆمسیۆن ڕای دەگەنێتن کورسی لایەنەکان دیار دەکرێتن لە نێویشاندا کامانن کە نوێنەرایەتی قوارەکە دەکەن بەشداری پەرلەمان دەکەن و دەبنە ئەندامی پەرلەمان ئەوەی کە گرنگە لە گەرگ دانیشتنی پەرلەمان کۆبوونەوەی یەکەمی ماوەیەک دیاری دەکرێتن کە هەڵە بۆم یەک مانگە پێویستە ئەندامی پەرلەمان سوێندی یاسایی بخواتن لە بەردەم ئەندامانی پەرلەمان ئەگەر هاتوو لە میانەی ئەو ماوەیەدا ئامادە نەبوو ئەوە ئەندامیەتی لەدەست دەدات و ئەوەی کە جێ دەگریتەوە بەڵام ئەوەی کە ئێستا کە هەیە پرسێکی نوێیە لە نێو بابەتی دوای هەڵبژاردن کە بەشێک لە حەزبەکان بە ئەنجامەکان ڕازینینە و دەرێن بەشداری ناکەین لەو کاتەدا پێویستە حەزبەکە ئەگەر بیاوێتن بەشداری لە پرۆسەکەینەکە بە شێوەیەکی کۆمەڵ دەستە جەمعی ئەندامەکانی یاداشتێک پێشکەشی کۆمسیۆن بکەن ئەجینا لەوانەیە لە ئایندە بە تێپەڕبوونی کات چونکە هەر جارێ یەکێک لە نێو قوارەکەی
با بڵێن ڕێکاری لە بۆ دەگیریتە بەر لە بۆی ببتە ئەندامی پەرلەمان ئەگەر و بەشداری نەکرد یەدەگەکەی و هەروەها بەردەوام دەبێتن لەوانەیە ماوەیەکی زۆر بخایێتن ئەو پرۆسەیە ئەگەر هەیە لەو میانەدا یەکێک لەوانەی کە بربژێر بووینە و چانسی بەشداربوونی کە پێدەدرێتن برێتە من پابندی بڕیارەکەی حزبەکەی خۆم نام و دێم دەمە ئەندامی پەرلەمان و لە خولەکانی پێشتری پەرلەمان ئەو بابەتەمان بەرچاو کرد و ئەو بابەتە لە جیهانی دەرەوەش بەرچاوە بۆ نمونە کە ماوەی چەند ڕۆژێکی کە هەڵبژاردنەکانی ئەمریکا بەڕێوە دەچی دەبینین لەو ئەلێکتۆرال کۆلیجەی کە هەڵدەبژێرێتن لە بۆ هەر ویلایەتێک لە هەڵبژاردنەکانی پێشوو ئەگەر هەبووە یەکێک کە دەردەچێتن دەنگ بەو بەربژێرە ناداتن کە لەبۆی کاندید کراوە ئەوانەش گرفتێکن یعنی لە سەرتاسەری پرۆسەکانی هەڵبژاردن بەدی دەکرێتن ئەگەر بێت و بەوردی تەماشای بکەین زۆر باش زۆر باسی لایەنە سلبیەکانی ئەم هەڵبژاردن ناکرێت لایەنە ئیجابیەکانی چی بوون لایەنە ئیجابیەکانی وەکو باسم کرد کۆمیسیۆن توانی لە ماوەیەکی کەمدا چونکە ئەومان لایەن نەچیتن کۆمیسیۆن ماوەی بەرسەر دەچوو پەرلەمانی عێراق بە خۆشحاڵیەوە ماوەکەی لە بۆ درێژ کردەوە لە بۆی بتوانانی هەڵبژاردنەکە بکاتن ئەوەی دیکە بابەتی ئەنجامدانی هەڵبژاردن و بەجێری ئامێرەکان گلەیی هەبوو لەوەی کە ترس هەبوو لەسەرەوەی کە ئامێرەکان گرفتیان لە بۆ دروست بێتن و کوالیتیان بە شێوەیەکی پێویست نەبێتن بتوانیتن لە ڕۆژی هەڵبژاردندا ئەو هەموو دەنگدەرانەی کە لە ناو وێزگەکەدا جیان کرایتەوە پەنجەمۆرەکانیان بکەیتەوە ئەوانە بە شێوەیەکی سەرکەوتوو ئەنجامیدا جگە لەوەی کە ئەوانەی کە باسم کرد خاڵێکی دیکەی گرنگ بابەتی ڕاهێنانی کارمەندەکانیان بوو تا ڕادەیەکی باش کارمەندەکانیان شارەزاییان پەیدا کردبوو چونکە ئەو ئامێرانە چەندی جار بەکارهێنانەوەی وا دەکاتن کە کارمەند کارامەی لەسەر پەیداکاتن و گرفت و ئالیشەکان کەم بیتەوە بابەتەی هەرە گرنگ ئەو جارەکە ڕەچاو ینی بەرچاو بیتن بەکارهێنانی کامێرا بوو لە ناو وێزگەکان ئەو کامێرانە کە پێکەوە بەسترا بوونەوە و داتا و زانیاریەکانیان ئاڵوگۆڕ دەکرد ئەگەر یەکێکشا لە کارکردبایە دەبێتە سەرچاوەیەکی گرنگ لە بۆەوەی کە هاوڵاتیەک یاخود دەنگدەرێک یاخود بریکاری قوارەی سیاسی یاخود خودی قوارە سیاسەکان و بربژێرەکانیان ئەگەر گلەیان لەسەر پرۆسەکە هەبیتن دەتوانن لە بۆ گەڕانەوە لە بۆ ئەو کامێرە و ئامێرانە ئەو سکاڵانەی کە پێشکەشی دەکەن ببێتە بەڵگەیەک و هەروەها ببێتە دیوەکەی دیکەش وەکو دیفاع لە کۆمیسیۆن دەکرێتن بەکاری بینەوە کە هەنگاوێکی زۆر پێم باش و ماوەی دەستخۆشی بوو باش کاکەڕۆن یەک پرسیاری دیکە ئەو ژەوەیە کە ئایام ئامێرە گەر تۆ دەنگ بی بەلایەنێک لە ناو ئامێرەکەیە خۆی دەنگەکە گۆڕێت چکامە تێبینی هەندێک لایەن بوو ینی کۆنگری ڕۆژنامەوانیانە کرد و باسییانە کرد زۆر پێ سەیرە چونکە ئەو ئامێرە دەبی یەکەم ماوەدی پاکەرەوەی تێدابی یان مساحی تێدابی باشە ئامێرەکە تەنیا یەک مۆری تێدایە مۆرەکەش ڕەنجی سوورە تەنیا لە کاتی پوچەڵبوونەوەی وەرەقەی پسوولەی دەنگدان بەکاردێتن ئەگەر دەنگدەر بە هەڵەت دەنجی دابێتن دوو قوارەی هەڵبژاردبی یان لە شوێنی خۆی نیەتی دەنگدەر دیار نەبێتن لەوەی کە دەنجی بە چ قوارێکدایە لەو کاتەدا ئەو پسوولەی دەنگدانە پوچەڵ دەبێتەوە ئامێرەکان ئەوە یەکەم جارە من لەو بابەتەی جێم لێبێت کە ئەگەر دەنجی بە قوارێکی سیاسی دیاریکرا و دابێتن دەنگەکەی ڕشکاتەوە بچی دواتر قەلەمی دەنگدان بێتن دەنگ لە بۆ لایەنەشکە هەژمار بکاتن بەڕای من ئەوە ڕخنەیەکی زانستی نیە و تەنیا لە بۆ ئەوەیە کە دەبواە لایەن ئەو لایەنە سیاسیانە پێش هەڵبژاردن هەرچەندەوە بابەتە پەیوەندی بەمنەوە توێژینەوەی حالەتی خۆیان بکەن ینی ڕاپرسی لە سەرباری خۆیان بکەن تێبگەن لەوەی ئایا ئاستی جەماوەریان لە هەڵکشانە یان لە داکشانە چونکە بابەتی ڕاپرسی لە هەموو دنیاە زۆر گرنگی پێدەدرێ و دەبێتە پێوەرێک لە بۆەوەی بەرچاوی ئەو لایەنە دیار بێتن کە دەچێتان ئەو پرۆسەیەک چۆن هەنگاو بنێت و لە چەند دەرێک گرفتی هەیە لە بۆی خۆی چارەسەر بکات و بتوانانی ڕاستەڕێ بڵاتن پرس کاروان جلال بەڕێوەبەری گشتی داتا سەنتەر لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر.